سەرپێکهێنانی حکوومەتی عێراقی فیدراڵ داواشی لێکراوە لەم یەک درۆژە هەواڵێکمان بڵاو کردەوە گوتمان سەرۆک بارزانی داوای لە سیاسەتمەدارێکی سربەخۆ کردووە لە هەرێمی کوردستان کە لە بەغدا پۆست وەربگرێت. ئەوش چییە؟ سەردار عەبدوڵڵایە. سیاسەتمەدار سەردار عەبدوڵڵا لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. کاک سەردار ئەم کاتت باش. سەرەتا بە لە داخوازیەکەی سەرۆک بارزانی دەست پێ بکەین، دواتر دەچینە سەر گفتوگۆ پێکهێنانی حکوومەت. داوات لێکراوە کە بەڕێستان ببنە وەزیرێک وەربگرن، وەزارەتێک وەربگرن لە کابینەکەی عەلی زەیدی. ئایا وەزارەت وەردەگرن؟ پۆستێک وەردەگرن؟ سپاس کاکە کۆڤان، ڕێز و حرمەتم بۆ بینەرانی عەزیز هەیە. ڕاستیا بڕیار بووم باسی پێکهێنانی کابینەکە و وەزعی کوردوانە بکەین، بەڵام بە تەبیعەتی حاڵ مەوزوعەش جەنابەت باست کرد، پرسیاری خەڵکیشە بڵێ، بۆیە ڕەوایە پرسیارەکە، بەڵام جەناب دەزانی ئەجەندە ئەساسیەکەمان مەسەلەکانی تر بوو. لە ڕاستیە بەڵێ داوا کراوە، من بە تەقدیرەوە داواکە وەرەگرم و بە تەقدیریشەوە وەرم گرتووە و هەر کەسێک ئەوە بکە، هەر کەسێک هەر عینوانێکی بێ، هەر حیزبێکە بێ جێی دەستخۆشیە دەبێت دەستخۆشی لێ بکرێت. من بۆ خۆم اعتزارم کرد لەبەر دوو سەبەب. سەبەبێکیان لەبەر ئەوەیە کە من ئێستا سەرقاڵی ئەرکی ترم، ئەم قۆناغە خۆم تەرخان کردووە بۆ ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی کوردستان. هەر پۆستێکی تر ڕێگرە بێ، یعنی وەزیر تەنها جومعەکەی هەیە، بێجگە لەوەی کە وەزیر بی دەوڵەت ڕێگە ناداتەوە و پەرلەمان و دەوڵەت ڕێگە نادا. ئەم ئازادیەم نییە من لە خزمەتکردنی کەیسی ڕۆژئاوای کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان، و من ئەم قۆناغە خۆم بۆەوە تەرخان کردووە. ئەوە ئەرکی سەرەکیمە، هەر ئەرکێکی تر یا هەر وەزیفەیەکتر ببێتە ڕێگەر لە بەردەم ئەرکەنەتەوەیەکە، بە تەبیعەتی حاڵ داوای لێبوردنەکەم و خۆمی لێ دوورەخەمەوە. هەر ئەرکێک ببێتە مای خزمەتی ئەوە بە شانازیەوە ئەو وەختە مامەڵەی لەگەڵەکەم. ئەمە سەبەبێک. سەبەبی دووەم، لە دنیایە حیزبەکان کە هەڵبژاردن ئەچن هەڵبژاردنەوە هەڵبژاردنە بنەوە، کادر و سەرکردە و ئەوانەی خۆیانەکەن بۆ وەزیر. ئێستا هەر کەسێک ئەمە عەرز کا وەکو وتم جێی دەستخۆشیە کە لە پشکی حیزبی خۆی بداتە کە کاندیدێکی سەربەخۆ یا کەسێکی سەربەخۆ، کەسێک نیشتیمان پەروەر، متمانەی هەیە کە ئەتوانێت نوێنەرایەتی لە بەرژەوەندەکانی گەلی کوردستان بکات لە بەغا لە هەر جێگەیەکی تر. بەڵام لە ڕاستی ئەمە استحقاقی حیزبیەکانە. ئەگەر یەکێتی عەرزی کا استحقاقی برادرانی یەکێتیە، ئێستا کە جەنابی کاک مەسعود عەرزی کردووەمە استحقاقی کادر و سەرکردەکانی پارتیە. من لە استحقاقی هیچ حیزبێک نابم، چونکە سەر بە هیچ حیزبێک نیم. خۆشبەختانە کە دۆستی هەموو لایەکم، دۆستی جەنابی کاک مەسعودم، دۆستی جەنەرال مەزلوومم، دۆستی مامۆستا مستەفای هجریم، دۆستی کاک عەبدوڵڵای موحتەدیم، کاک ئەمیری کەریمیە، ڕەحمەتی ساڵح موسلمە، مامۆستا سەلاح حەدینە، مامۆستا عەلی باپیرە. بۆ خۆم ئێمە لە سەرکردەکانی خۆشمانەوە فێرە بین. جەنەرال مەزلووم کە باسی پۆستی لەگەڵ کرا، وتی من خۆم تەرخانەکەم بۆ مەسئلە نەتەوەیەکان و یەک ڕێزی کورد لە ڕۆژئاوا. منیش خۆم تەرخان کردو بۆ یەک ڕێزی کورد لە پارچەکانی کوردستان هەمووی. لەبەرەوە لە ڕاستیا من جارێکتر تەقدیری زۆرم بۆ دەست پێشخەریەکەی جەنابی کاک مەسعود هەیە و بەرزەی نێرخێنم و زۆر سوپاسیش زۆر تەقدیرم بۆ ئەوەیە کە تەفاهمی هەڵوێست و بۆ چوونی ئێمەیان کردو و داوای لێبوردنەکەیان چۆن ئەوە عەرزیان کرد ئاواش داوای لێبوردنەکەیان لێ قبوڵ کردم. جێی تەقدیرە. زۆر باشە. جا با بێنە سەر پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراقی. وەکە زانین هەموو لایەنەکان، تەنە تورکیا، ئێران، وڵاتانی ناوچەکە، ئەمریکا، هەموویان کورد پشتگیری عەلی زەیدی دەکەن. وڵاتانی عەرەبیش، خەلیج، هەموویان. عەلی زەیدی دەڵێن تا سێشەممە ئەگەر متمانەیە وەرنەگرێت لە نێو پەرلەمانە، ڕەنگە ماوەکەی بەسەر بچێت، چونکە پەرلەمانتاران دەچنە حەج. تا سێشەممە متمانە وەرەگرێت پێت وایە؟ چونکە سبەی هیچ 48 کاتژمێر دەبێت کارنامەکە بڵاو بکرێتەوە، سبەی ڕۆژ ئەمێنێت و دووشەم سێشەم. پرسیارێکی لەوە گرنگتر هەیە، ئێمە ئەچینە وەکو کورد ئەچینەم حکوومەتەوە، زەمانەکانمان چین،
جاباسیەوە شەکەین کارتەکانمان چین چۆن مامەڵە لەگەڵە ماکەین ئەمە پرسیارە جددی و جەوهرەکەیە ئەتوانێ یان ناتوانێت ئەوە لە حکمی ئەوەیە کە لایەنەکان ڕێگەکەون یا ڕێک ناکەون هێشتا گرفت ماوە لە بینیان ئەمیش حکوومەت پێک نەهێنێ کا کۆڤان کەس دوای کەسێکتر ڕاستپێرن ئەوەی کە بەڕێز عەلی زەیدی متمانە و پشگیری هەموو ئەم دەوڵەت و لایەنانە هەیە دیوێکی باشە دیوێکی ترسناکە بۆ ئێمە دیوێکی زۆر ترسناکە بۆ معنایەیە کە ئەمە هەر وەختێک سیاسەتێکی دژە کوردیشی هەبوو هەموو ئەوانە پشگیریەکەن ئەمە گرفتێکی گەورەیە بۆ ئێمە بۆیە ئەبێ ئێمە بیر لەمە بکەینەوە لە ئێستاوە چۆن خۆمان بۆم ئەگەرانە ئامادە بکەین چۆن خۆمان بۆ ئاگادەرە ئامادە ئەکەین بەهێزتر بینەوە لە ناو پێگەی سیاسی عێراق و لە ناوچەکەیە کاک کۆڤان بەدەر لە هەر مەسەلەیەکی تر من وەکو پیاوێکی کورد و نەتەوەیی کە کوردستان هەمووی بە یەک نیشتیمان نەزانم باشە ئێستا لەوە تۆقیوم کە لە ئەوەی لە حەسەکە ڕوویداوە لە حەسەکە بە سەراحەت دەوڵەت پێ دەڵێت تاکە زمانی ڕسمی لە دەوڵەت لە سووریا زمانی عەرەبیە ئەمە زۆر ترسناکە لە میدیای ئێمە نەبۆتە باس کەچی میدیا سۆسیال میدیا سەرقاڵی تاکە کەسێک بۆ کە منم کاکە وەڵای منەوە دەمویم نیم ئێوە خۆتان بە منەوە خەریک کردووە بچن خەریکی خەزینەتەوەیەکان بن دوو ڕۆژجارێ ئێران وەجبەیە گەنجمان ئەعدامەکە بە پیانۆی ئەم لە ئەولاوە ڕۆژهەڵاتی کوردستان لە بەردەم هەڵچوونێکی گەورە و دەستکەوتی زۆر گەورەیە ئێمە بێ خەریکی ئەو مەسئلە گەورانە زۆر باشە ئەبووە ئەم حیزبانەی کوردستان ئێستا کۆک بن مەرجانەوە بۆیە قبوڵمان نییە بەشداری لە کابینەیە بکەین تەیف سامی تایە وەزیر بێ دەبوو ئەو بسەپێنن ئیرادەی خۆیان بسەپێنن تەیف سامیەک حرمەتی نەماوە بە گەلی کوردستان و بە موچەخۆری سەربەرزی کوردینەکە دەبوو لەسەرەوە ئەوە ئێمە بیسەپێنین قبوڵ سەر مەوزوعی کارنامە سەر پرسیارەکەی خۆت وەرە سەر پرسیارەکەی خۆت وەڵامی پرسیارەکەی خۆت ماوێت بەڵێ ئەمەی کە چی بکەین باڵێ وەنا باڵێ من پێم وایە پێویستە ئێستا لایەنە کوردستانەکان بەر لە دەنگدان بە کابینەی عەلی زەیدی خەمی پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستانیان هەبێ بۆ کابینەی عەلی زەیدی قەرارە 48 کات ژمێرە دەنگی بدرێتێ داواکەم ئێستا حیزبەکانی کوردستان ئەمڕۆ بڕیارێک بدەن ئەمڕۆ شەمەیە ئەتوان سبێنێ کۆ ببنەوە لە شوێنێکا کۆ ببنەوە بچنە ژوورێک قەرار دنێنە دەرەوە کلیلەکەی بدەنەیەکێک و بڵێن بڕۆ لە شاخێک مێرەوە تا سبێنێت تا ئێمە ڕێگەکەوین لە 48 ساعتا ڕێکەون حکوومەتی هەرێم پێک بێنن و هەموو لایەنەکانیش بەشداری تیا بکەن ئەگەر هەموو لێرە پێکەوە بەشداریان کرد ئەو وەختە لەسەر بەغاش ڕێگەکەون ئەمە پێویستە بۆ داهاتوومان من چی بکرێ وردەکاری و تەکنیک و ئەوانە لە ڕاستیە ساڵی 2014 پرۆژەیەکی نووسراوم داوەتە ڕەحمەتی جەنابی کاگنۆشیوان ساڵی 2022 لە ئاستی کەسی یەکەم داومەتە لایەنەکانی کوردستان داومەتە هەموو لایەنەکانی کوردستان باسی مەترسیەکانم کردووە باسی ئەوەشم کردووە لەگەڵ هەر کابینەیەکە دواتر ڕێککەوتنەکە جێبەجێ ناکرێ کارتەکانی ئێمە چین بۆم مەسەلێ خاڵێکی تر کە لە هەواڵەکانی جەنابەت و ئەو سەرچاوە تایبەتانەی کوردستان 24 باستان کرد کە باشە عەلی زەیدی قبوڵی نییە جێگری سەرۆکوەزیرانی هەبێت کورد نابێ ئەوەش قبوڵکە کورد نابێ ئەوەش قبوڵکە و بەڕاستیش کورد و سونە نابێ قبوڵیکەن جێگری سەرۆکوەزیرانی شیعە هەبێت تۆ سەرۆکی پەرلەمانت هەیە سونەیە دوو جێگری هەیە شیعەیەک و کوردێک جێگری سەرۆک کۆمارەگەر دابنرێ کورد ناکرێتە جێگری سەرۆک کۆمار خێرە شیعە سەرۆکوەزیرانە هەموو ئەوەشەیە سەبارەت بە وەزارەتی ئەمنی ئیتیحادیەش کە باست کرد من لێرە ڕووم لە حیزبەکانی کوردستان ئەوانەی کە پەرلەمانتاریان هەیە لە بەخە باشە بەرگری لای سونەیە ناوخۆ مخابرات ئاسایشی نیشتیمانی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی لای شیعەیە ئەو وەزارەتە دروستە بێ کورد لە دەرەوەی هەموو مەلەفی ئەمنی عێراقا ئەو وەزارەتە گەر دروست بوو دەبێ بدرێت وەزارەتی ئەمنی ئیتیحادی ئەوە سەیری دامەزراندنی پێگەی سیاسی بەڵێ ئەو وەزارەتی کە جەنابەت باست کرد لە هەواڵەکە کە گوایە پێشنیار دەڵێن ئامانجەکە ئەمنی بە کاملی سەرۆکوەزیران قائیدی عامی قوات مسلحەیە عفوم کە قائیدی عامی قوات مسلحەیە قیادەت نییە بەتاقی تەنیا خۆیەتی شیعەیە وەزیری ناوخۆ ئەوە ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی شیعەیە سەرۆکی مخابرات شیعەیە وەزیری بەرگری لای سونەیە ناکرێ ئەو وەزارەتش چێ بۆ لای شیعە و کورد لە دەرەوەی کەیسی ئەمنی مەهینە نەبێ دەسەڵاتی نەبێ وەک بە کەیفی خۆیان بێن چۆنیان بێ بە کەیسی ئەمنی تحکم بکەن و ئەوە نەکەن بۆیە ئەگەر ئەو وەزارەتە قەرارەدا بمەزرێ کورد دەبێ مەرجیەوە بێ یا دەبێ دانەمەزرێ یا دەبێ بۆ کورد بێ و ئەمە هین نییە تۆ چوار وەزارەت خەتای خۆمانە ئێمە باسی چوار وەزارەتەکرێ
کاکە من ساڵی پار لەم کەناڵی ئەوە داوام کرد حیزبە کوردستانەکان هەموو بە یەک لیست دابەزین بە یەک لیست دابەزینە ئێستا کورسەکانمان 6 کورسی زیادەمان نەبوو بە ئستحقاقی کورد خۆی 5 وەزارەت و 6 وەزارەتوانە بوو دانانیشتین شەڕی لەسەرکەین بەشی هەموو لایەکشێ کرد کورد بۆ ئەوەی بەهێز بێ ناو خۆیان کۆک لە ناو خۆیان کۆک بێ کاکۆڤان معنای ئەوە نیە واز لە جیاوازەکانیان بێنن ئەوەی کە من زانیاری دەڵێن دەستەکە نەمێنێت و حەزی شعبی لەگەڵ هەندێک شکلێک بدەن و بیبەنە چوارچوێ ئەو مەنزارەتە کەوابێ نابێ ئەمە لە دەست شیعە ئەمە نابێت لە دەست شیعە نابێت شیعە تەحکومی پێوە بکە چونکە لە وڵاتی تەوافقیە تۆ دێی ئێستا سێت کە پەرلەمان چۆنە پەرلەمان و سەرۆکی لیژنەکان و پەرلەمان چۆن تا بەشکری وەزیری بەرگری بۆ نمونە وەزیری بەرگری کە سونەیە سەرۆکایەتی ئەو لیژنەیە نادرێتە سونەیەک وەزیری دارایی کە شیعەیە سەرۆکایەتی لیژنەی دارایی لە پەرلەمانە نادرێتە شیعەیەک وادا ئەنرێ و نادرێتە هەمان حیزب و نادرێتە هەمان پێکاتە بۆیە تۆ بۆ وەی هین دەبێت بەڵانس دەبێت چاودێری بەسەر یەکەوە بکەن دەسەڵاتەکان نابێت پێکهاتێک ئینفرادی تەواوەتی بکات تاگڕەوی تەواوەتی لە کەیسی ئەمنی و دیفاعیە هەبێ ئەمە مەسئلەیەکی ترسناکە بۆیە ئەگەر قرارە ئەوە بکەن کاکە حەشدی شعبی بیرتان چوو حەشدی شعبی لایە لە کوردستانی بەڕابەرایەتی و بە فەرمانبەرێتی و بڵێن بە فەرماندەیی ڕاستەوخۆی قاسم سلێمانی لایە لە کوردستانی داگیر کرد یعنی نابێ بیر لەوە بکەین و 4 ڕۆژی تر حکوومەتیان پێکێتە پاڵیان کۆمەڵێک ئەجندای ترسناکی بۆ کوردی نابێ ورد بیر لە مەسەلانە بکە ئەو وەزارەتە ترسناکە حەشدی شعبی دەبێ هەڵوەشێتەوە باش دەبێ هەڵوەشێتەوە ئەم میلیشیانە لە عێراق نابێ بمێنن باش کاک سەردار ئەم میلیشیانە دەبێ هەڵوەشێنەوە من کە کاندیدی سەر و کۆمار بووم پرۆژەی هەڵوەشانەوەی میلیشیەکانی عێراقم وەکو پرۆژەیاسە ئامادە کرد بوو ببوومایە بەسەر وەزیران بەسەر و کۆمار یەکسەر ئەمنار بۆ پەرلەمان بۆی ئێستا باسی ئەوەشێتەوە ئەم میلیشیانە لە فی ئابووریان وێران کردووە ڕێگە نادەن گەشەکردنی ئابووری ببێ کۆمپانیەکان نایەنە ئەم دەوڵەتە لەبەرەوەی وەزعی ئەمنی خراپ هەیە ڕۆژنامەنووس ئەرفێنن بزنسمان ئەرفێنن ئەمە مشکلەیەکی گەورەی ئەم دەوڵەتە یا دەبێت استقرار بکە یا نابێ قبولیکەین ئێمەش ناکرێت کورد هەموو ئەو مەترسیە گەورانە هەیە دانیشتوین خەریکین لەناو خۆمانە خەریکین لەسەر شتیلا بەلا شەڕمانە زۆر باش دەبێت کاکە جیاوازەکانت وەکو خۆی بمێنێ یەکێتی جایە لە پارتی جایە لە یەکگرت و جایە لە کۆمەڵ ئەمانە ڕەوان بەڵام ئەمە دەبێت واد لێ بکە لە مەسئلە گەورەکان و بەرژەوەندی خەڵک یەک بگرنەوە لەسەر ئەو مەسئلە کەس نەوێت واز لە جیاواز زۆر باش کاک سەردار باسی وەزارەتی پێشکەشەکرێ وەزارەتی دەوڵەت بۆ کاروباری دەرەوە لەگەڵەمەی نابێ قبولی کرێ نابێ قبول بکرێ ئەگەر قرار بێ کورد وەزارەتی خارجی وەربگرێتەوە نابێ بە هیچ جۆرێکەوە قبول بکرێ ئەوە بێ نرخکردنی وەزارەتی دەرەوەیە وای لێکەن لە ئەسڵا لە ناوەڕۆک بەتاڵیەکەنەوە تۆ کەمینەیت اینجا بەڕاستیش ئەو پیلانەی ئێستا تۆمبەراک سەرپەرشتیەکە و لە ڕاستیە من بە سەراحەتی ئەڵێم بێ پێچووپەنا دەڵاڵی بۆ تورکەکان و وەردۆغانەکە هینم نییە من لە ئاستی بەرژەوەندی ئەمنەتەوەی و مەترسیەکانی بەرژەوەندی لەسەر ئەمنەتەوەیە مجاملی کەس ناکەم و سازش لەگەڵ کەس ناکەم چۆن سەبارەت بە ئێران هەڵوێستم ڕوونا دژە ئێرانم ئاواش دژە تورکم ئاواش دژە هەر ژێمەکەم بە عێراق و بە سووریاشەوە و هەر دەوڵەتێکی تر کە دژی بەرژەوەندی کورد بێ تۆم باراک ئەجندای زۆر ترسناکی هەیە و ئەمە بە دەڵاڵی بۆ ئەردۆغانە کرێ و بۆ تورکەکانە کرێ باش ئەگەر سەرۆک کۆمار بوویتایە ببایتە سەرۆک کۆمار چی تەکرد وڵڵاهی جا نەبووم بە سەرۆک کۆمار لەبەرۆ نامێ بچینە سەرەوە بەڵام هیوادارم کاک نەزار بتوانێت ئەوانە بکە ئەکرێ ئێمە خۆشمان ببووام زۆر ش دەکرا سەرۆک کۆمار پۆستێکی پڕ دەسەڵاتە بە پێی دەستور و یاسا دەسەڵاتێکی یەکجار زۆری هەیە خۆی نوێنەرایەتی دەوڵەتەکە لە دەرەوە ئەو نوێنەری دەوڵەتە لە دەرەوە من سەرۆک کۆمار بم ناڵم سەرۆک وەزیران بچێت لە جیاتی عێراق نوێنەرایەتی چالاکیە نێو دەوڵەتەکان بکە ئاساییە وەکو حکوومەت بڕوا بەڵام نوێنەری سەرەکی دەوڵەت منە من سەرۆک کۆمار بم چۆن داکۆکی لە خەڵکی باشووری کوردستان هەکەم وەکو کورد وەک چۆن جیاوازی لە بینی سونە و شیعە و تورکمان و مەسیحیەکەی ناکەم ئاواش ئەرکمە داکۆکی لە کوردی ڕۆژاوای کوردستان و یەمەن و کازاخستان و ڕۆژهەڵات و باکووری کوردستانیش بکەم ئەشم کرد من سەرۆک کۆمار بوومایە لێنە ئەگەڕام لە پاریس پیلانگێڕی لە دژی ڕۆژاوای کوردستان بکرێت لە پاریس باش بیانوشت هەیە بیانوت هەیە کاکەن
ئەم سووریایە سنوورێکی دوورودرێژی لەگەڵ عێراقا هەیە من سەرۆکی عێراقم قبوڵم نییە بەبێ عێراق بەبێ شەراکەتی عێراق ڕسمی داهاتی سووریا بکەن و باجەکەی من بیدەم چون لەوێ پیلانەکان لێمە گەڕا داعشەکانیان هێناوە بۆ ئێرە عێراقیان کردوانتە مەطعمێکی بەلاش بۆ تیرۆریستەکان و جەنابی سەرۆک کۆماری ئەو وەختەی عێراق کە کوردێک بوو گوێمان لە دەنگی نەبوو نەمانزانی هەر نەمازانی تۆنی دەنگی چۆنە من سەرۆک کۆمار بووم وایە هەموو ئەمانە قبوڵ ناکرد و پۆستی سەرۆک کۆماریش کاندید کرد لەبەر دوو سەر یەک هیچ حزبێک نییە دوو دەسەڵاتێکی یەکجار زۆری هەیە من بۆ ئەوم بۆ خزمەت بە قەزەی گەورەی ئەم نەتەوەیە بکەم تا ئێستا بەکار نهاتوە ئەم دەسەڵاتانە بەداخەوە نەک بەکار نهاتووە هەندێک جار زەرەرشمان لێ کردووە زەرەرمان لێ کردووە زۆر باشە کاک سەردار کۆمەڵێک چشەمان لەگەڵ بەغدا هەن بەڕاستی باسی خاکۆمانە ناکەین مادەی 140 و زۆر چێشەی ترمان لەگەڵیان هەن بەڵام چێش ئێستا بۆ نمونە ئەمڕۆ نۆی مانگە تا ئێستا موچێمانجی چوار نهاتووە باشە لە کاتی شەڕدا شەڕی ئەمریکا و ئێران درۆن لە نێو خاچی عێراق و ئاراستەی هەرێمی کوردستانە کرا بۆ ئەم جارە کورد دەبێت چ گەرنتێک وەربگرێت ئەمانە دووبارە نەبنەوە بەڕاستی چ موچەیە چ ئەم هەڕەشە ئەمنیانەیە چ مافی کوردە لە نێو حکوومەتی عێراقیە پرسیارێکی زۆر بە دقەتە دەستخۆشی لێکم یەکێک لە کارتە گەورەکانی دەستە ئێستا دەنگدان و دەنگنەدانە بە کابینە ئەگەر ئێستا هەموو کورد سەرۆکی هەموو حیزبەکان بێنەوە کوردستان خوا هیدایەتی ئەمدا پێکەوە کۆبنیە بکەن لەو کۆبنیە قەرار بدەن لەم هەفتەیە پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە سەرۆکایەتی خۆی و سەرۆکایەتی سەرۆکی هەرێم هەڵبژێرێ و سەرۆکی هەرێمیش کاندید ڕاستپێرە بۆ پێکهێنانی حکوومەت ئەو وەختە ئەکرێ بە جەماعی پێکەوە هەموو ئەو وەختە هەموو ئەم میلەتەش پشتگیریانەکە بڵێن ئێمە دەنگ بە کابینەکە نادین ئەگەر زەمانەتەکانی تیانە بێ وەرە بۆم زامن کە مشکلەی موچە چۆن چارەسەرەکەی بە بەڵێن نا چۆنی چارەسەرەکەی بیکە بەشێکی نووسرا و بیکە بە قوانین و دەنگی لەسەر بدرێ هەموو ئەمانە ئەتوانین بکەین کاکۆڤ شی زۆر گەورە هەیە بیکەین بەڵام پێکەوە بین کە پێکەوە نەبین لە دژی یەک بەکارمانەیە دانیشتوی سێر کە ئەو میدیا و ڕۆژانە خەریکی چی بوو ئەو برادرانەی یەکێتی و لایەنەکانی ترونەوەی نوێ و سێلایەنەکەی تر پێکەوە ڕۆیشتون یا پێکەوە نەڕۆیشتون تەلاقی کەوتبێ پێکەوە ڕۆیشتون تەلاقی کەوتبێ بەجیار ڕۆیشتون ئەم عیبە والله ئەم عیبە کاکە شەرم لەو موچەخۆرە بکەن شەرم لەوە بکەن لایە لە کوردستان داگیر کراوە شەرم لەوە بکەن مەترسی لەسەر ڕۆژاوای کوردستان هەیە شەرم لەوە بکەن دۆخێکی ترمان لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە چارەنووسمان کەوتۆتە دەست ئەم سەرکردایەتی ئەم حیزبانە لە و دەبێت لە ئاستی مەسئولیت بن ناکرێ میدیاش بەداخەوە ینی جەنابەت و میدیاکارەکان و ئەم کە تەلەڤیزیۆنەش لەم قبوڵکەن ناکرێت دانیشتوون خەریکی ئەم ناکۆکی و گەڕژیانە ئیساراکەن و گەورەیەکەن و ئەوە بەداواکەش بە هەند وەرە ناکرێ خۆتان خەریک کردووە کاکە ناکرێ ئەگەر کەسێک ڕاست پێدرا بکرێتە قەزەیەکی گەورە وەڵڵی من لەو 10 ساڵە 11 ساڵی ئەخیر عرضی زۆرترم بۆ هاتووە عرضی تریشم بۆ هاتووە بەڵام ئەوە تا ئێوە لە میدیانتان بیستەوە خۆشمان باسمان نەکردو احتزارمان کردووە ئەم مەوزوعانە وانێ نەکرێ باشە ئەرکی گەورە هەیە ئەرکی زۆر گەورە هەیە من پێشمەرگەی گەلی کوردستان باشە شانازیەکەم گەورەترین عنوانێک کە هەمە پێشمەرگەی ئەم نەتەوەیە وەڵڵی هەر کەسێک سیاسەتێکی باشکە بە واجبی ئەخلاقی و نەتەوەی و نیشتیمانی و پێشمەرگانەیە زانم پشتگیری بکە زۆر باشە بە کورتی بەس بە کورتی وەڵام دێتەوە سوپاس دەکەم لایەنی شیعە و سوننەکان ئەیانەوێت کەسێکی لاواز بێتە سەرۆک کۆمار بەس بە کورتی سوپاس دەکەم بەتایبەت شیعە سوننەش هەروە بەڵام بەتایبەت شیعە دەیانەوێت کەسێکی لاواز بێ بە سەرۆک کۆمار و خەتای ئەوان نییە خەتای خۆمانە ئەگەر ئێمە خۆمان کۆک بین و بەیەکەوە پشگیری کەسی باش بکەین و کەسی بەهێز بکەین و بیکەنە سەرۆک کۆمار و هەمومان پشگیری بکەین کاکۆڤان زۆر بە کورتی بە کورتی توخواک ئەمریکا و تورک و هەموو وڵاتانی عەرەب و ئینگلیز و ئانەیەکیان گرتەوە ساڵی 2010 بۆی ڕەحمەتی جەنابی مام جەلال نەبێتەوە بە سەرۆک کۆمار هەر هەمویان فشاری زۆر گەورەیان کرد
توانیمان ئیرادەی ئەمریکا و ئینگلیز و وڵاتانی عەرەب و تورک بشکێنین و مامجلال جارێکتر بسەپێنینەوە بەسەر حکومات لەبەرەوە یەکگرتووە بووین هەموومان پشتگیریمانە کرد. سوپاس بۆ سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار. ئەو حادیسە و ڕوودا کە دەبێ ئەزمموی لێوەرگین لێوە فێربین. سوپاس بۆ سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس.